کار و چالاکیانە ئەمڕۆ لیژنەیەکی پزیشکی پسپۆر کە سێ پزیشکیانە پارێزگای سلێمانی و دوو پزیشکی پسپۆری پارێزگای هەڵەبجە هاتوونەتە کلینیکی ڕێوەشکاری هەڵەبجە لێرە دانیشتوون کە پێک دەنە دوو پزیشکی باتنی و دوو پزیشکی چاو و پزیشکی پێست لێرە پشکنین بۆ سەرجەمە و نەخۆشانە دەکەین کە بەرکەوتوی چێژی شیمیایی و ئەوەلیات و ئۆراقی پێویستیان پێیە بۆ بەرکەوتوانی چێژی شیمیایی ئەم پزیشکە پسپۆرە لێرە پۆلێنیەکە کامیان کە پێویستی بە عەمەلیاتی هەنووکەی هەیە یان چارەسەری پێویستە ئەم بەیانیە تا ئەوەی 23 نەفەر ڕۆژدوو لەو نەخۆشانە کە دکتۆرەکان پشکنیان بۆ کردووە پێویستیان بە ڕەوانەکردن هەیە بۆ دەرەوەی وڵات بە زووترین کات ئێمە لەلایەن خۆمانەوە سەرجەم نەخۆشانی بەرکەوتوانی چێژی شیمیایی هەرێمی کوردستانە بینین نەگەر پارێزگای هەڵەبجە ئەوەی کە داتاوزانیاری کە ئێمە گەشتووە 2400 بەرکەوتوی چێژی شیمیایی هەیە لە سنووری پارێزگای هەڵەبجە بەڵام ئەوەی کە جیاوازی ئەم چوونەیان لەجێگەڵ جارەکانی پێشوە ئەوەیە کە ئەم سەفەرە پزیشکی کۆمەڵێک پزیشکی پسپۆر تایبەت بە نەخۆشانی بەرکەوتوانی چێژی شیمیایی لە پارێزگای هەڵەبجە یاوەری ئەو نەخۆشانە هەبن